سڵاوی نەرانی ئازیز و خۆشەویست ئەوڕۆ دەمانەوێت سەردانی ئاوایی کەوتەر بکەین ئاوایەک هەڵکەوتوو لە 18 کیلومتری باشووری ڕۆژاوای شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی موکریانی ڕۆژاوا و لە ناوچەی مەنگوڕایەتی هەڵکەوتووە لەگەڵ ئاوایەکانی سێلیم ساغڵ پەڵکێ هەمزاوا دێبۆکر و داشتەمر هاوسەیە دەوروبەری ئەم ئاوایە تەپکی خدرەکەڕ و چیای جیقناوەی لێیە زەوی سێوان و جێوش بە پێچەوانەی ناوەکان دووکانیاوی ئەم ئاواییە دێنە ئەژمار بەرزایەکانی ئەم ئاواییە شوێنێکە بۆڕوانی نۆعێک خاشخاشی ڕەش لە ڕۆژاوای ئەم ئاواییە ئەشکەوتی بە ڕۆژەقەوی هەڵکەوتەوە خانوبەرەکانی ئەم ئاواییە لە قوڕ و بەرد و میچەکانیان لەدار سازکراون و ئێستا خانوبەرەکان لە خشت و بلوک ساز دەکەن لە باشووری ئەم ئاواییە قەڵای مەتەرێس هەڵکەوتەوە و ئاسەواری کۆنەکەوتەریش هەر لەو شوێنەیە ئەم ئاواییە پێشتر لە باشووری ئێستا بۆ بەڵام نزیکەی 70 ساڵ لەمەوبەر گوێزراوەتەوە بۆ شوێنەی کە ئێستا دەیبینن بەڵام ئاسەوارەکەی بەتایبەت گۆڕستانەکەی هێستا هەرماوە خەڵکی ئەم ئاواییە زیاتر بەکارەکانی ئاژەڵداری وەرزێڕی و کشت و کاڵ خەریکن و بەشێکی کەمی خەڵکەکەش خەریکی کاری مێشداریە فەرمونون ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی کەوتەر لە خزمەت دێهیاری بەڕێزی ئاوایی کەوتەر داین داوان لێ دەکەم خۆیان بناسن کاکەجان فەرموون بسم الله الرحمن الرحیم ئەمن باقی ئەحمەدیان دێهیاری ئاوایی کەوتەرم زۆر بەخێر بێن سەرچاوم سپاس کاکە باقیجان کاکە باقی لەو ئاواییە چەند کەس دەژی چەند بنەماڵن وەڵای لەو ئاوایە تقریبا 350 نەفەرن و 45 خانەوارن ڕادەی خوێندەواری ئاوایی چەندە قوتابخانەتان تاپۆلی چەند هەیە بەداخەوە تاپۆلی 5 زمان هەیە و بۆ درێژەدان دەیبستن ڕوودە شاری دەکەن و یا شەبان ڕووزی غەلیفانە یا جۆکتەپەی کاکە باقی بنەماڵەکان چەندە ڕزامەندیان هەیە لەسەرەوەی کە مناڵەکانە بنێرنە شاری بیانێرە قوتابخانەی شەوانە ڕۆژی بەتایبەت بۆ کچەکان لەو بیرە باوەڕە سونەتیانە کە مەسەڵەن قەدیم هەبووە کە بۆی کە کەس نابی بخوێنێ یان نایبستیت بۆ شاری ئەلانەکانەش متەسفانە هە برێک ماوە دەنێو ئێرەدا ینی خۆشببختانە لە دێهاتەکانی دیکە کە کەمتر بووە ئومیدوارم کە لێرەش بێڵن کچەکان بچن بۆ شاری بخێنن ئینشاءڵڵا کە ڕێیان پێ دەدرێت تا درێژە بە دەرسخێنیان بدەن کاکە باقی ئیمکاناتی ئاوایەکەتان چێت چ شتایەکتان هەیە چ خزمەتێک بە خەڵک کراوە لەوە ئاواییەدا وەڵای جا بڕقمان هەیە مەسەڵەن تەلەفۆنمان هەیە ویست سەیارە خانەی وانەکەمان نییە دوایەکەن بێداشمان هەیە بەسە متاسیفانە مەدرسێکمان هەیە کە زۆر خراپە ینی لە دوو کلاسی استفادە دەکەن کلاسێک کە ئەسڵەن تەخلیە کراوە دوایەکانش سازەی چ ساڵێکیە و مەدرسە وەڵای زۆر قەدیمیە یارە زۆر قەدیمیە تقریبا 30 ساڵ دەبێ ئەلانشکە هیچ یاموانێکی لەسەر نەکراوە ڕێگاوبانی ئاوایەکە چۆنە وەڵای خراپ نییە بەنسبەت باشە ئیسفالتەیە تانی و بۆمان ئیسفالت کراوە خەڵکی ئاوای خەریکی چکارێکن زیاتری کار و پیشەی خەڵکی ئاوایی کەوتەر چێ ئەکسەرم باغداری و کشاوەرزی و دامداری و گاوداری و ئەوانە ئەو کەرەسەیە کە بۆ کشت و کاڵ کەڵکی لێوەردەگرن چن وەڵای مەسەلەن بۆ تەرەکتۆرە لاوێردەیە دوایەکانە کەمتر وایە کۆمپای دەوێت لەسەر مەسەلەن نییە لێرە لە جێ دیکە ڕادێن بۆ درونەوەی گەنمشتی
کاکە باقی لەو ئاواییەدا چەند لاوێردە و چەند تراکتۆرتان هەیە؟ تقریبان لاوێردەکان ئامارەکە 10 تا 15 لاوێردە دەبێ تەرەکتۆرەکانی 25 دانە تەرەکتۆرمان دەبێت لە نێو ئاوایی بەقیەش کە نیانە ئەوەی کە هەیەانە مەسەن دەچن بۆ یارمەتی یەکدر کۆمەکیان دەکەن. کاکە باقی کە مایستەکان و پێداویستەکانی ئاوایی چن؟ بەداخەوە شەبەکەی تەلەڤیزیۆنیمان نییە، ئینترنێتمان نییە، تەلەفۆنی سابیتمان کە نییە، وەزعەتی مەدرسەکەمان زۆر خراپە و پێویستی بە نەوسازی هەیە و هەتا مزگەوتەکەمان کە زۆر چووکەیە هەتا بۆ پیاوەکان کە جێگا نابێتەوە لە مزگەوتی ژنانمان نییە و یەکێک لە پێداویستەکانی دیکە کە گەڵاڵەی هادیە یانی تا بەحاڵ ئیجرا نەکراوە نزیک بە 8 ساڵە بۆی هاتوێتەوە هیچ ئەقدامێکی بۆ نەکراوە هەر وەکەی بۆ خۆتان دیتتان وەزی کوچە و کۆڵان و نێودیەکەی کە زۆر ناجوورە دەفەسڵی تاڕووی قوڕیدا ینی ماشینەکان کە ناتوان هاتووە بکەن هەتا مەڕ و ماڵاتەکان و ئینسانەکانش کە زۆر بە سەختی دەتوان هاتووە بکەن چون جێگاکەی زۆر ناخۆشی ینی زورێک کەڵکەوتۆ کە واقعان پێداویستی بە تەری هادی هەیە و ئیشاڵە بتوان کە بۆمان جێبەجێکەن. ئینشەڵڵا کە پێڕاگەیشتنێکی چاکی بۆ دەکرێت سپاس کاکە باقیجان بۆ وەڵامدانەوەکانتان. مەمنون زۆر زۆر بەخێر بێن سەرچاوەکانم. کاکەجان خۆتان بناسێنن. کاک محەممەد کوڕیاسەنی ئاوڵای خەڵکی کەوتێری. دا کاکە محەممەد قەرارە سەبارەت بە مێژووی ئاوای کەوتەر هەندێکمان زیانی یاری بداتە. کاکە محەممەد جان فەرمونون. کەوتەر دیەکی زۆر خۆش بوو وەختەکی ئەو چۆمەی کەوتەری دەهات یەکجار زۆر دەهات ئەنعانەکانە چۆمەکە کەوتە مەسیری ئەوبەری چۆمە کەوتە مەسیری ئەوبەری ئەنعان ناوەختەکی بە من ماڵامدا دەهات ئەو دەشتەی پێشماڵان وەختەکی یەک ماڵ لێ نەبوو هیچ ماڵەکان ئەگە وەختەشی ئەو ماڵەکان هەموو باریان کرد ئەنهان دەودە خاوێنە ساسنا وەختی هیچی لێ نەبووێ حەز دەکەم چۆم دەهات بەهاران ئەگە سەربەندی نەورۆزە چۆم زۆر دەهات بە من ماڵامدا دەهات هەڵبەتا بە بیرم باب دەگێڕاوە ئەم بخۆم دیتومە چۆم بێرابێ ئەم باخۆم نەدیتم بڵم باخۆم دیتون ئەما وەختەشی بام دەگێڕاوە دەیکوت ئەمە باخۆن دەگرتن زەردەن دەگرت لە ماڵان بەستەوەتان دەرهێنانە دەرێ چۆم بە ماڵامدا دەهات کەسە وەختی ماسی شوای نەدەخواردان کورگە ماسی بخۆی کەسەڵ دەبی بێسیدا نان دەخوارد نازام زاری چمو نان دەخوارد باوەڕ دەکەی ئەو چۆمە کەوتەری ئەوەندە زۆر دەهات ئەوەندە زۆر دەهات زار با چوار ڕۆژان باری هەڵ نەدا هیچ بار و ماری نەدا هیچ نە بە بارجینی باریدا نە بە هیچێکی باریدا ئەگە وا دەبوو مەسەلەن چۆم کەم دەبەوە ئەو مەڕ ماڵات نەچوو ئەو بەری بە یەسران بە بارجینان هاتووی ئەو بەرن دەکرد قەدیم چۆمەکە ئەوا دەهات باران زۆر بوون خێر بەرەکەت یەکجار زۆر بوو ئەنحانی بە ناسکوێناڵە مەڵای زۆر کەم بارانیە ئەو 1-2 ساڵە بڕکساتێنە زۆر کەم بارانیە. کاکە محەممەد وەکی جۆبیست بوونە ئێرە دارستان بۆ وایە؟ بەڵێ قەدیم ئەوە لە سەر هەموو بی بوو هەموو دارستان بوو هەموو بی بوو یەکجار زۆر جەنگەڵێکی زۆر بوو باوەڕ دەکەی ئەگەر حیسان چوبانێوی یان مەسەرەن حیبنی ڕەشەوڵاق چویا چوبانەوی بە 2 ڕۆژان نەدەدیتەوە دەبورێ گەڕابای یعنی گورگوشتیشی دەهاتی ئاژەڵی دەڕەندا ئای برازم بخۆم دیتیدا بەراز ئەڵای ساڵەشی بەڕەحمەدی زۆر قەدیم بوو بەرازێک کار بە پشماڵان داهات بۆیدا کەوتنە سەری هەوە مێشەی گرتیانەوە لێ گرتیانەوە نەفرێک چوو هەتا چوو لەگەڵ بەرازێ ملیان دەبەرێکنا بەڕەحمەد بنەماوە کابرانی عەلی عەوڵا ڕەشیە ملیان دەبەرێکنا هەتا عالەم گەیشتێ هەڵا لێرەشیان کردنەوە ئەو بەدەنوشتی هەم بریندار بوو دوای خۆی دەچێمی هاوش قادرڕزا کە بوو لەو بەری داری دەبڕین هەڵا لێ بەرازەنی دەچێمیدا عین گۆمەکەیدا گۆمەکەیدا بە بیران وەرگەڕا بەرازەی تۆپان ئەمن ئەوە بیردی حەز دەکەم وەختەشی ئێمە 1-2 ڕۆژان ئێواران گاران دەهات جوانگاکمان لێون بوو جوانەگاکە وەختەشی هەڵات کوتیانڵا دەمە شەیری عەسری بووە باوەڕ دەکەی ئەمە 2-3 ڕۆژانە جوانەگای گەڕان نەدیتەوە
دو ئاخیر ڕۆژی جوانەگاکە بۆ خۆی وەریار هەردە قۆرغەیدا بوو یعنی ئەو قۆرغە ئەوەندە قەی بوون ئەوەندە دارستانێکی زۆر بوو ئەوەندە چوم ئاوەکەی زۆر بوو یەکجا زۆر بوو زۆر خۆش بوو بۆ هاوینیان خۆش بوو با سەفاکی خۆشی هەبوو ئەدی چی بەسەرات کاکە محەممەد دوایە جوانەگاکە هاتەوە وڵا هاتەوە ماڵە هاتەوەی حالەمی نەگەی بۆ مثلا نا دارستانەکە چی بەسەرات بۆ نەماوە زمانی ئەربا وڕێتی بوو خەڵک هەم دەست پێکرد بە بڕینێ ئەوەختی نەفت کەم بوو خەڵک هاتووی کەمتر دەکرد مەسەرەن بۆ شار نەفت وەجی نەدەکەوت خەڵک دەستی کرد بە بڕینێ گە ڕژیم تێکس و حەز کرد لا چرا بڕشتی بڕ خلاصیان کرد کاکە محەممەد سەبارەت بە نێوی ئاوایی کەوتەر چ زانیارێکتانەیە ئەو نێوە لە کوێ ڕاهاتوە نێوەی کەوتەری هەر لە قەدیم و هەبووە کەوتەریانی وەختێکی دستانان هەڵبەتانە دستانان ئەم بە کەوی یەکجا زۆر بوو دەچوینە ڕاوەکەی مەسەن لەو بەری هەڵدەفران بوو ئەو بەری دەڕۆی لەو بەری هەڵدەفران بوو ئەو بەری داهاتەوە دەچوینە ڕاوەکەی ئەو ساڵی ساد و سەختما بە مەسەن کڕەوەی کرد بە دەچوینە ڕاوەکەی دانگرت هەموو حالم کەوی دەگرت کەوی یەکجا زۆر بوو ئەمان تەقەیەکەوی زۆر بووە ئەمە تەقەکەوی زۆر بوو یەکجا زۆر کاکە محەممەد جان زۆر سپاس بۆ زانیارەکان دەستت خۆش بێ زۆر لێ مەمنونم سپاس بۆ دەکەم زۆر لێ مەمنون خوشکێژان ماندوو نەبنەوە خێری سرچاوم باش خامجان سلامەتی چاو خۆش بێ زۆر سپاس خۆتان دەناسێنن سلامەتی بە قوربان من هەڵاڵی خزر کوورم خوشکە هەڵاڵی گیان دەست چاو خۆش بێ ماندوو نەبن سلامەت بی خوشکێ گیان ئەو بانان زوو هەڵدەستم بۆ نانکردنێ بە خدای منەوە هەفتێکە لێرم دەنام قەڵت شاریم هاتم ماڵ دایکم بە سەردان هاتووە دایکم دەستی دێشی هاتوومە کۆمەگی جادوێنە نانی مەمان کردووە ئەوڕۆ دوێنێژ نەدەگەڵ منی کردو ڕۆژم دەگەڵیم کردو لە شاری زەماوەندتان کردو نا لە دیم کردووەلی لە مێژ لە شاری 20 ساڵ دەبی لە شاری بەڵام کارەکان پێما بێدەزانی ماشەڵا زۆر جوان لە دێ لە دایک بوومە ئەدێ تا 20 ساڵگی لە دەی بوومە هاش 20 ساڵ مردم کردووە ولی ئەگە مردم کرد 4 ساڵان لێ بوو چمە شاری هەر بێم زارەت بنیشەڵ ئەجا خوشکێ ژیان باسی و ناکردنەمان بۆ بکە بەڵام دیارە زوو دێوە دێ و یارمەتیشان دەدەیوایە ئەرەوەڵا هەموو کارێکی دیم هەت کارێکی هەیبی ئەم لە کچەکانی گەورەترم دێمە کۆمەجی خوشکێ و بانان زۆڵ دەستم بۆ ناکردنێ ئەرێوەڵا زۆر ناین دەکەن لێرە بڵێ نانەوە خانەتان نیە خانان نێوەلی ماشێن دەهێنی نانی مەسەن ئەوەکی نەیتوانی نانی بکە هەندێکم ناتوانانی دەکڕێت ئەگە کەسێکیش کۆمەجی کریا مەسەن کچەکانێک داناتەوە نانی بۆ دەکەن دەنایدی دەبی زوو سەری دەدەنەوە ئەمن ساڵان زوو دات مڵا هەمداڵەکان دەستنە مەدرسە لە بەروان ناتوان دەنەوە هەموو هەفتان داهاتم زارە هەموو هەفتان داهاتم ما ئەو ساڵ خەسوم مرد لەبەروی نەمتوانی بینێک لە بمارستانی وەلحانش لەبەروی نەم دەتوانانی مەسەن بێ لەمێژ بنەهات مانگە کترە بەنام هەفتان دێ خدا لێ خۆش بێ ئیشەڵڵا ستت خۆش بخان جەرمەمنونی خوشکە ئەڵاڵەنگۆ کە پێشتر دەڵا خەڵکی دێبوون و کارتان کردووە قەت و بەدەغڵێک غێرە زە و گەلمە نان کردووە دیتومە بیرم دێ منداڵ بووم دایکم دەیکرد بەڵام وەک ئەوەی جوان نەبوو دان کورد چ بوو بەهارو بەهارو چ بوو بەهارو هەروە گەنمی بوو ئەو بەهاران دەکرا گەنم پایزان دەکری گەنم ئەگە بەهار و دوو حتممە بەهارە داکرا با دوواش بەدەستکەنە هەڵیان دەقندە و مەسەندان بردا شیولیان دەکردان کردنان پس بۆ خۆتان دەتان کردە ئارد نابخواانان دەکردێ بەدەستکەنە هەڵم دەقندەوە بە مەڵغانە نان دەدرو بەدەستکەنە هەڵیان دەقندەوە چونگە قوڵە بوو مەڵغان نەیدەگرت دوواش دامبر بوو لە ئاشیان دەکرد و ئاردەکان دەهێناوە وەک ئەوەی جوان نەبوو هەموو بوون و بەرامی چوم وەگەوەی نەبوو هیچی وەلی قدیمەکە مەسەن هەم بابم زۆر قدیمێ دەڵا ئەو خۆشتر بوو لەوەی ئەی لە کەنجەوە ئەو نانە سپیە هاتۆ بەیسلااو گەرمەی کال هەندێکەن ئەو نانە سپیە والله لە مێژە زۆر لە مێژاتوە مەسەن ئەدی منۆ دەمی چکەڵە بوو مەگەر ئەو بەهارو هەبوو چکۆلە بوو مۆلی دەزانم دیتومە ئێستا کەس نایچێنێ نەوەڵڵا ستانم دیوە کەس بچین خوشکێ جا ماندوو نەبێ محمد بخير سرتا چاو خۆش بێ خۆتان دەناسێنن والله عايشة محمد زادة خوشکێ عایشە جان خوشکێ ئەوە چەند وەخت نانی دەکەن والله زا أنا بحفتة ده كم زاري وعبد حفتة قبل نانی شاری وەرناگرن والله زار دكرين زارە دوی زۆر باشە جا خوشکێ باسی و ناکردنەمان بۆ بکە کەنجە و هەویرەی دەشێن و کەنجە هەڵدەستم بەیانان چ دەکەن والله زا شوية ديشيلين نستين ديشيلين وباني شال دستين تندورة كيال دكين أجن ويجن كر هلي دكين دویدا دەخەن تەندورە والله أري والله باني هلي دكين وأجن ويجن كرال دين تندورة كيال دكينو حتى أردوك خلاص بدو عجدين بري يدي جا لەگەڵ چێ نانی دەکەن هەر بەتەنیا أري والله زاري وعبتني وزاري وزيران أورد ويدن واه چێ هاوران بێ دەدێەوەی والله مجوين دوين يا الله ورمي داون
هەڵبوو ساغ بە ئیشەڵڵا کاروباری دیکەستان هەیە خەریکی چی دیکەن مانگان هەیە خەریکی مانگان بەوان ڕادەگەن وڵای جا گەمە و ڕۆژینانی بکەین کارن پیان یاغاکەن بخۆی خەری ئەدی ڕۆژەکانی دیکە ڕۆژەکان دەچین کۆمەگیان دەکەین چۆن دەچینە یاریان دەکەین تەیلوشتەکە خیاندان دۆشین و ئەوە بۆ دۆشینە زوو دەچین مانگاکان دەدۆشم ئیدی زادێمەوەی دی کارم بوێنێ دوا بخۆشی زێبەجیان دەکە هەڵبوو ساغ بە ئیشەڵڵا خوشکێ لەسەر ئەو تەندورەی ناون چێشتش ساز دەکەن ناوەڵای سازم ناکەین وچی خۆ زۆر بەتامە چێشتی تەندوری زوام سازم نەکردو ئەو ئاوایە گازی هەیە هەرا بۆی دێنەوەڵا گازی نییە بووی نەهاتووە لولە کێشی نییە هەروانەکی دەکەن چێشتی سەر تەندورێتان نەماوە ناوەڵە ناوەڵا نەماوە هەڵبوو ساغ بە ئیشەڵڵا دەست و چاوە خۆش بێ سای توش خۆشبی دەستت خۆشبی ئەو خەریکی چ بووی خەرش قەڵام چت بە قشقەڵاندا بوو تەمەز بزان ملکەکان دسکەی لێ دراتەوە تاوەکو دەریێنم بەخێرانکەم بە خێویان کەی بڵێ یان بیان بێەوە ماڵێ بڵێ تاکو ناحت دەگاتە ماتە قشقەڵی چۆن لە ماڵە ڕادەگری ئیوا بسم دسکان زیاد دەبن دایکی بۆی بەخێو نابێ دەبم ماڵە گەوری دەکەم ئەمەسن دەبی گۆشت شتی دێ و دوا گەورت کرد حماتە دەبی فیتۆشتی بۆ لە دەرێتەوە تەقەفەز دەکەم ئەگە پێت خۆش بەڕڵارێکە یان هەر ڕای دەگری تاکو ناحت دەگاتە چۆن قشقەڵی دەقەفەسی دەکەی ئەگە پێ ئەمە دی مەخسوش نییە بۆ کەوشتی تێکی ڕان دەگری پاس نێوت چێ میلات میلاداغا دەخێنی میلات بڵێ پۆلی چەندی پێنج خەڵکی واوایی بڵێ سەرکەوتوبی ئیشەڵڵا پێت خۆشە درێژە بەخێندم بدەی بڵێ ئینشەڵڵا دەبیت کارە مهندس بێشتێکی ئینشەڵڵا ئینشەڵڵا قەول بدە چاک بخێنی کە ئیشەڵڵا داهاتوویەکی باشە تەبێ و خزمەتێک هەر نەبێ بە ئاوایەکەتان بکەی بژی بە قوربان سلام علیک کاکەجان كم خيري چاو خۆش بێ زۆر سپاس کاکەجان خۆتمان پێدەناسێنی الرحمن ابراهيمي خەڵکی واوایی بلى وەلە دیێرەشن بلى کاکەجان تەمەن و چەندە تمنم 56 سالة تەمەن درێژ بن ئینشەڵڵا کاکە بەچێوە خەریکن والله ياد بمرو مالاتي سالة اسمه برمانقان إني ودي بۆ خۆتان نیتانە بخلا بغوش ماما ئەدی خۆتان چ لێ دەکەن والله ويش هذاك الخم دام بودني خال بساق بە ئیشەڵڵا زەوی کشت و کاڵچی هەتانە من هي سمنية هار فقط خانو كم هي حتي هەر قال بساق بە ئیشەڵڵا کاکەجان باسی واواییەمان بۆ بکەم پێشتر چۆن بۆ ئێستا چۆنە گوزەرانی خەڵکی چۆنە والله جا گزرانا كان أودي بيني دي سندنا خوش ساڵان چتان دەکرد ئەلان چ دەکەن چ کارەکان و چ فەرقێکیان کردووە أيوة كشاورزي دكاو أي مرداري بمرداري ومشغولة أيوة مثلا فقير شو استبر مانجا خلكي ئێستا کارەکان ئاسانتر نەبوونەوە بۆ نمونە کشت و کاڵەکە ئاسانتر نەبوو سانترا بري والله الحين كابرا زو بجوتي قاعد نجود دقل الحين تركتور هي الحملة الحين لا ورد هي الحين مالا غاكي شان نما والحين كان زور عصام ولا ئێستا بە چێ و کارانە دەکەن والله حب لا وردي بتركتوري بكومبايو حال بساق بە ئیشەڵڵا کاکەجان عالەمەکەی و ئاواییە پێکەوە چۆنن پێکەوە گوزەرانیان چۆنە باشم پێکەوە والله جا الحملة زور ساكن بق براندي بجرين نيوان ناخوشي ما نيو حالەمەکە هەموو شوێ یەکتر دەکاشە و نشینیتان هەیە لە ئاوایی والله ري والله دشتني ما مش يقدر يكينو لە دەوریەک کە کۆ دەبنەوە زیاتر چ دەکەن والله جا جاري واج ولا بين ذكر جاري وا دادنيشن بخوشي سنة وا تلا فلان كذا ولا أريبو قرية كناله أبي تلا أريبو بلورة كلينا هذه أوا مو مشغول بەس کەسەیە لە ناو ئاواییدا ئەگۆرانی بێت تووشت لەوایە والله جا الحين ما ونواني خدمنا ما ونودا بۆ خۆتان نایڵەن کاکە ڕەحمان والله
یا یەکمان پێشکەش بکە خزا والله ئەم لێرە حام بۆم نا ئەی لە چۆ والله مەگەر لە ماڵە دەنام لێرە بە خودای بۆم نات دەتوانین دە خزمەتت داوین لە ماڵت مەدت دامارێ والله زۆر سپاس فەرمو با بڕۆین کاکەجە عيران منكي جاي آمن الخوف غريبة ضل بقرداوي ورابسي دو زماني لمن لازان كنو رابي دبي تستانا ممكن ورقاي سراوي بنايان سرقاي مران بخواي وكيش لمالي بابان مني نبي وراس بارد دلالوي اوي 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 نبي كيجي وركاني خوشم من دردم دو دردم دردم دو درد زعمت بجيني ومزم كمل ومبراكي لداي بابي بينا المكملا كي كسكلانا كي كويا وبزاني بلا جيني بدا يا بلا مرد بدا أجا بلا جيني بدا دا بنير ملدك شاكرا قلب بازانا والله بالبشارة بمرازن والشايو وازما وديو إن كاش خوم بخوانا خوشم دردم كلك رانا أما مصر مال بابي عيراني هذا تصدق سمو زردا ورتك ما كيان عالم بكرايا يا تصدقوت اللي بردو بسردا وي بسردا زا بسردا شتيلا زاني دسرو شداي تكال بول دقال بالكي ريحاني هلي ذقير مذارم دسمك ولا لازاني ميوانا بخير دينم همو حالم دزواني أواج بخوشينكو بۆ نەهارێ میوانی ماڵە دایافاتم بووین دایافاتم بەربەستێڵێکی زۆر بەتام و خۆشی بۆ لێ نابووین بەڕاستی جێتان خاڵی بوو دایجان دەست و چاوت خۆش جانی سەرت خۆش بە قوربانت بمەمنون جا دەکرێت باسی لێنانی ئەو لێنان و سازکردنی و بەربەستێڵەمان بۆ بکەی هەریاڵە پێشدا ڕۆنی پیازی بۆ دەکەینەوە ئەوە ڕۆن پیاز گۆشتەکەی تێدا سووری دەکەینەوە دەگە ڕۆن پیازەکەی دەدواشدا ماستاکەی دەشڵەقێنی جوان جوان لە سوزمەی دەکەینە تا وردە ماست شتەی ڕەگەڵ نەکەوی و هێلکەی بەگوێ بۆ دەشڵەقین و ئاردەکەی دەگەڵ هێلکەی دەشڵەقین پێیدا دەکەین و بە ماستەکەیدا دەکەن بۆچی ئەتا هەڵ نەگەڕات جا دوا بەگوێ دەی کوڵین جوان 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 ئەگە گۆشتەکەش هات بکڵی دیوە باڵی دەگێڕین جا سیربی تێ دەکەن سەبزی تێی دەکەین لە قسانە دەست و چاوت خۆش بێ دایافاتم تا بەربەسێڵێک ساز بێت چەندی پێدەچیە ئەگەر ئەو گۆشت و ماستە و دەباڵیە کرد چەندە دەکوڵێ ئەڵا نی سەحات دیدی گۆشتەکە دەبی جوان بکڵیت دەنا چڕ دەبیتەوە ماستەکەی
دوکە لە باڵ یەک و کردن چەندە پێکەوە بکڵێن چارە گەگنی سەحات دا بربەسەرش بما بێکێکە لە غەزاکانی کۆنی کوردەواری بووایە ریاڵە غەزای دیکە چێشت و خواردنی دیکە ستان ساز دەکردە قەدیمدا تا شۆر باوێلکە بووە دی کەشک و ڕۆم بوو ئەو هاانە ساز دەکردن کەشک و ڕۆن چۆن بوو ئەویژە لە کەشکان دەشێوین و ئەگە مریشکە بە وڵانە دەمی مریشک نەبوو مریشکەن سوور دەکردە ڕۆنی پیازن بۆ ڕەش دەکردو بەسەرندا دەکردو دا ئەو دەمەگە میوان هاتپا تایبەت غەزایەکیان خواردنێکیان بۆ میوانی ساز کرد با زیاترسیان ساز دەکرد لە پەبرنجێ بە قەلێ و بە مریشکێ و ئەو دەم بۆ خۆتان مریشک و گەورە دەکردوە ریاڵە قەل و مریشک و دا فاتم جان وا بزانم سبەی لە شایتان هێوە ریاڵە زەماوەندی چێە نەوەمە مێردی دەکای ئینشاڵڵا بەبێ مزارەتی بەبێ نسیبەتی ئینشاءڵڵا خۆشبەخت بێ یا ڕەبی زادا فاتم جان شای و بەزم و ڕۆز مێڵحانتان پێخۆشترە یا قەدیم داڵای قەدیم خۆشتر بوو چۆن بوو ڕێو ڕسمی شایەکانتان چۆن بەڕێوە دەچوو سێ ڕۆژان هەر داوە دووش شایەکی زۆر وەگەڵحان لۆمە و لە قەم زۆر نەبوو زۆر پێکە عالم سادە و چۆن بووستان دەکرد نان و خواردن چۆن دەدرا شایەکە چۆن دەکرا داوەت و بەزم و ڕزمەکە چۆن بوو ئاڵای زۆر خۆش بووڵە بۆمان باس بکە ئەندەشمە بیر نەما زەماوەندی خۆتانمە بیر دێتەوە چۆن بوو یاڵە دە بۆمان باس بکە داڵا شایەکی زۆر خۆش بوو هەم لە ماڵە بابم هەم لە ماڵە سەحەبم چۆن بەڕێوە دەچوو چیان دەکرد چۆنە خستێشە و ڕۆژ هێندەش کەم نێ بۆ شایی سێ شەوڕۆ هەر داهات و مەجلیسێکی خۆش و زۆر تەمیز بوو وەڵڵا نان و خواردنیان چۆن ساز دەکرد تا نان و خواردن خۆرشتن وانە بوو مەتورنجێ نەبوو تورنجێنە چ بوو مێوژ و قەیسی برنج و هەموو شت لێک دەدراو برنجی زەریف لێ دەندراو داوە ئاشپەزیان بۆ دەگریا خەڵکەکە بۆ خۆی سازی دەکرد خەڵکەکە بۆ خۆی سازی دەکرد ئەلانی شەروایە ئاشپەز نەبوو دەڵم ئەلانی شەروایە لە نێو ئاوایدا هەروایە ئایا ئاشپەزی دەکرد حان ئاشپەزن هەیە حانەکانە هەموو شت وەکتالانە بڕەدەستیت وەکتالاری چۆنە نەچوونە شایی بۆ شاینەوەکەتان کە دەسپینەیە بۆ شوێ نەچوونە تالاری ناچین قانون یار هەموو کوڕەکان و کچەکان وە لە ماڵە داوە چۆن ساز دەبم بۆ شای و زەماوەندەی سپێنێتانە لانستان کردو هەتا حامریشکن چا کردەوە پاژنێژە سەبزی لوبیا و ئەشتەکەی چا دەکەین و چێ یارمەتی داون لەو کارانەدا جیرانانە و خزم و ئەلانی شەر پێکەوە هەن لەگەڵ دەرو جیرانی وایە ئەریێڵار پێکەوەینە زۆر بەلەباری زۆر تەمیز شەڵانەوەکە شتەر خۆشبەخت دەبێ یا ڕەبی دا فاتم قەدیم زیاتر کچ و کوور لە س تەمەنێکیدا زەماوەندیان دەکرد بە دڵخوازی خۆیان بوو یاخود دایک و بابەکان بڕیاران دەدا بە دەستوری برا و باب شتی خۆیان مێردیان دەکرد وە گێلحان نەبوون دەبوو تەمەنگەی با 20 ساڵی لە 20 ساڵی وانە بەژن دەچوینەوە دەمی ئەوانەی ڕەدوشکەوەدوان بەرخوێنیان دەدا لە سەرپشتیلان کێماران دەکردن لە دواشدا پێک نەدەهاتن جوور نەدەهات بووان باشە بووە بە زوڵم و زۆری کچیان بە مێردەدا و ئاوا دەڵێ لەسەر پشتیلان کەماران دەکرد زات زوامە ئەڕسما هات بوو لە ژێڵە ئەلحانی دەی بە دەستوری کچەی بی و کوڕی بی ئێستا شکر نەماوە ئەو دابە ئەلحەمداوە نەماوە دا فاتم جان هەر دەست و چاو خۆش بێ جابی نەرانی عزیزە و جار خوداحافیزی لە ماڵەدا فاتمێ دەکەین و وێڕایەک دەچینەوە ناو ئاوایی کاکەجان خۆتان بناسن بەڵێ ئەمن مححمودی شەریفی مقدم خەڵکی ئاوای کەوتەر ماوەی چەند ساڵکشە ماڵم چۆ تەکەرێزی شێخان هەرێکی چکارێکن تا حاڵی عازدا کولیسە شۆرمەزی دەفرۆشم لەکن تامین ئیسماعی لە شاری مهاباد بەڵێ لە شاری مهاباد حال بساخ بە ئیشەڵا تەمەن و چەندە کاکە 36 ساڵ تەمەن درێژ بن ئیشەڵا ئەرێ کاکە بیستمانە دەنگ و زۆر خۆشە یەکەم تا کورتێک شتێکی دەزانین هەروە خەڵک لە خۆڕانەڵ دیارە دەنگ و خۆشە جاستا گۆرانێکمان پێشکەش دەکەن حتیک چاوان خۆش بێ فەرمون
لقولي لسور قولي لنارنجي لترنجي لليموي مال من مال بابي من ياور هوي بايم شرعي خويا دبر دوكن بير الشوبايم بير الشوبايم مال خراب ضل قرم بزانم شعور فاليك بدن اشتاق من بو خالينينا كوتاني لصورتي ليلاي نمي نموف أمن بقركي جيري داد اسمه خواري لهم ودرو جيران هذا فرسم دا خواشي مدار يمان أيمان 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 أخلب ودبان مين موف كيش ضليتي ولا وام بسريني والشويد يا مسر سويناو دم للسرين عسكير ومتم ومقراق بشخيم وي بشخيم شمام وشمام رنقين باغلان بكرين واو نمين موف أي متربي حريفان داس كبناغ مخواني أي متربي حريفان داس كبناغ مخواني أوازي تو يا بودل ودفعك غماني أوازي تو يا بودل ودفعك غماني مترب الصاز ونيبي صاكي بجامي ميبي لا ما ديبي روب كين الشاد ماني لا ما ديبي روب كين الشاد ماني لە مزگەوتی ئاوایی کەوتە لە خزمەتی یەکێک لە بەساڵات شوانی ئەو ئاواییە داینجا داوایان لە دەکەم زیاتر خۆیان بەیەوە بناسەنن. خاڵی جان فەرمون. جا من بابم خاڵی جان خۆتان بناسەنن. من حاجی مەولودی محمود زادەمە خەڵکی کەوتەریم. تەمەن و چەندە خاڵی جان؟ 7 ساڵ. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. خاڵە هەروە لە دێو ئاوایە بوون؟ هەر قەدیم هەر لێرە بووینە. با و باپیریشان هەر لێرە بوو؟ باپیریشمە لێرە بوو بیرم دێ باپیرمە لێرە بووە. پس چاکواڵ و گۆڕیە و ئاوایەوە بیردێ. خاڵە جان جا دەکرێت باسی مێژوێ و ئاوایەمان بۆ بکەن پێشتر چۆن بۆ؟ ئەوەندی وە بیرم بێ ئەوەندی دەڵم. وڵای جا ئێرە کەشاوەرزی کەم بوو هەمووی مەڕدار بوو. ئاغا لە سەرمەوانێک بوون بۆ خواندی ئاغا دەوڵەت هێندەوانێک نەبوو هەر ئاغان هەبوو شەڕە کێشێک بە ئاغا بۆی هەل دەکردین چوونە شکاتی ئاغای بۆی هەل دەکردین زۆر بە عیسێبی زۆر لە نهار خۆشتریش
کاروباری خەڵکەکە چ بووچیان دەکرد باری خەڵکیەوەی مەردار بەوە دوو مەڕی دەکەوت کە شاوەرز باوە دوو جووت بەندەیە دەکەوت و ئەوە شوان بەوە دەچۆ شوانێ و گاوانی دیێ ئەوا لەو کارانان دەکردن خاڵە باسی منتەقەکەمان بۆ بکەم پێشتر چۆن بۆ پێم ئابێرە کۆنەکەوتەریان پێدەکتووەلان کە گۆردرا هەوراسترا کۆنەکەوتەر لەو بەریە ئەوە کۆنەکەوتەر قەدیم دێ بووە بەڵام بەبیری من نە چۆنەکە نەماوە وڵی هیچی نەما کێلەکەی ماون و بەڵام بەبیری من دوو نەفەری لێ نێژراون لە کۆنەکەوتەری دوای نازانام چۆنا چۆن بۆ هاتۆ تێرە لەبەرەوە چۆمەی باریان کردووە هاتوتە لێرە کۆنەکەوتەریان بەجێشتووە حاڵە چۆن لە بەرەو چۆمەی مەگەرەوە چۆمە چ مشکلێکی بۆ پێشدێنان وڵات هەموودا دەگر هاتوچێ و بەرەوبەری نەدەکرا هەتا بەهار خەلاز نەبا دوو مانگ بەها دوو مانگ و نیو جا ئەو وەختا چۆ دەکرا دەنا چۆمە باری نەدەدا ینی زۆر لە واوەی کە ئێستا هەیەی زۆرتر بوو نییە هاکوواوە لە حالەمەوە قڕ دەبی ئەرەوەڵای خۆلحان ئاو نەماوە هیچ خاڵە و ئاواییە چ تایفێکی تێدا دەژین پێشتر چ تایفە هەیەک تێدا ژیاون ئێستا لێرە ماون ئەو وەختێرەوەڵام ماون تایفە بوو ئەوە تایفەی نۆکەڕەشەی بوو ئەوە تایفەی برای مەسەنەی بوو ئەوە تایفەی زرەپوتەی بوو ئەوە تایفە بوون نێوانی خەڵک پێکەوە چۆن بوو ئێستا چۆنن وڵا ئەو وەختی چاتر بوو ئەو وەختی زۆر چاتر بوو بووم پێکەوە ئەوە هەر وەک برایان بوون ئەنا هەرکەس ڕاست بۆتەوە بۆ خۆی ئاغاکە هەرکەس بۆ خۆی ڕاست بۆتەوە دەڵام من ئاغا خاڵە ئەو دەم گیر و گرفتێکە بادنێ و ئاواییدا چۆنیان هەل دەکرد ماڵێک مشکلێکی هەبا ماڵێک مشکلێکی باسیەکە خدا ڕاست دەبوون و دەچوونە ماڵە کابرای و دەست و دمێکیان پێ ماچ دەکردن و پێکەوەیان چا دەکردنەوە و ئەو وەک جاران ئێستاژەوە ماوە ئەگەر ئەو مشکلانە پێش بێ کێ خوداکان ماوەڵان کەم ماوە ئەرۆڵایی کەم ماوەرهان هەن جوابی کێ خدای نادەنەوە ئەرانگە شتێک بوو خاردن بۆ دادگای ئەمە مشکلن هەیەوە مشکلی و کارخانانان هەیە هەت چەند دەکەنەوە 4 ساڵەوە بۆن هەل نابی خاڵە باسی کاروباری قەدیممان بۆ بکەن ئەو کاری کە ڕۆژانە خەڵک پێوەی سەرقال بوون بۆ خۆتان تستان دەکرد وڵای جا بۆ خۆن وەختی مەڵەغان شتی مەڵەغانن دەگەڕان درێنەی داسێن دەکرد گەن من دەدرووە بە وڵاخان گێران دەکردن ئەوە لە کارانان بە کەران تفاقن دەکێشا ئەوە مەبیردی منەرەڵە بۆ خۆم هەموو کارێکم کردو کەم نەماوە تەناسە هەرگەرم بێ خاڵە گیان خۆتمان پێ دەناسێنی بەڵێ نێو چێ خاڵە گیان مام عەبدوڵڵا مام عەبدوڵڵا گیان لەمێژە شمشاڵی لێ دەدەن هەرێ وەڵڵاهی زۆر لەمێژە هەرێ وەڵڵاهی دەڵم بڵم 50 ساڵ پترا لە کوێ فێربوونە هە لە بەرمەڕی بووم هەر شوان بووم لێ فێری بلوێر لێدان و شمشاڵ لێدان بوونە ئارێ بەسەری حال بساخ بێ ئیشەڵڵا سلامت یا ڕەبی خاڵە گیان مام حوڵای چێت پێ دەڵێن مام عەوڵای پور محەممەد بەچی مەشهوریەتی شۆرەتەکەن وایە شۆرەتم پور محەممەدا ئامۆزاکەشم ئەوە لە شارینە ئەدی باب و باپیر و بەچی ناسراون برازاکەم لە شاری باب و باپیریشن هەر شۆرەتن وا بووە ئەرێ وەڵڵا شۆرەتن پور محەممەد هەر پور محەممەد هەر لە واوای نیشتە جێبوونە خاڵە نەخێنەوەڵا من ها لە بەندەنار بووم لە شوانیە ها شوان بوو ئەدی ماڵ و منداڵەکەتان وەڵای ماڵ و منداڵم نەبوو بەناشکو ناڵم یەکیان بۆ هینام ساڵە وەختی ناتەوە مردوو حێڵ بوو مەودەمی زەماوەند و نەکردەوە دوایودەم
نا والله نمكر دوام خدا لێی خۆش بێ ئیشەڵڵا. سلامت بي يا ربي خدا عافوتك يا رب يا شيخ صال دبي أمن أو حر أو بسط ربني بكورة وريد دخان وعن داوخ أو خاني مالا غاتي دا وخم خانو شمنيه هيك ئەدی خەرج و مەخارج و خاڵە. الله إذا خرجوا مخارج استاداي كباب ما بون بخداي كاسبي كم لبوان هذا شو مشوانية كم ذكرت دم هنا ودم داوان لبوان مدهينا ئەدی ئێلان خەرجی خۆتان چۆن دابین دەکەن؟ إذا خرج خمو دكان ما يا دوکانتەیە؟ بلى أري والله بوي حال بساخ بێ ئیشەڵڵا خاڵێجان. سلامت بي يا ربي سرجع وكانم سر عمركم خاڵێجان خۆتانمان پێدەناسێنن. أمن علي شريف مقدم ساكني كوتر خاڵاڵیجان هەر خەڵکی ئێرە بوونە؟ والله شي صال دبي مالنا تتيرا تەمەن و چەندە؟ والله حفتا دبا تازە پێشدا لێرە نەبوونە. خەڵکی چۆ بوون؟ والله بولا لا أميدي بما لزيوي جرا زيوي من قرا مالنا تتيرا چۆن بۆ کە هاتوونە ئێرە لەوێرە؟ زماني أغان بو لوي كاسبي نبوهاتي نيرو ليرة كرسينوا لێرە دەست و کرد بە چ کارێکی؟ والله ليرة شحال كشاورزي بو شواني بو هوا حاڵە و دەم کە هاتنەوە ئاواییە ئێرە چۆن بوو؟ کەوتەر چۆن بوو؟ هاتينا أو أوايا وكوترها بازا مال دبو أو دو قركبون بخرو بردي بو قديم بدارو وانتي بو أو شو ممي الشبو أو أنا كذا أو ليديرو أو كارخانة هاتنا خزان هلا أو بيبطلع أو شو مقول بوان خاڵە دەڵێن ئێرە بەئیسلا بەشێکی لێ بووە کۆنە کەوتەر پێش ئەو کەوتەرێکی ئێستایەوە لێی دەژین ئەبێت چۆن بووە چۆنە کە چۆل کرا الآن كانوا مغبريك ولو بريا دارستان ومداري قديمي معه بۆچی نەماوە؟ خبرستانێکی قديمة معه جا والله نازانم بۆ چۆلیان کردووە لەبەر چۆمی چۆلیان کردووە ئەدەی لەبەر خاڵە ئەو دەوروبەرە چیا شاخ و چێ و ئەشکەوت و شت چی لێ قەت چوونە؟ ئەو هەواری حەمەداغای ئەشکەوتێکی لێ زۆر زەلام نییە ئێرە ئەو پرماڵانە ئەشکەوتێکی لێە ئەویش هەر جێ هەژنۆدە نەفراد نەبێت ناوەڵ ناوەڵە ئەشکەوتی دیکە شاخ و بەندەنە کەسی شاخ و بەندەنەکەش مەتەرێزێکەوە لەو لای پێی دەڵێن مەتەرێزی هەمزاغای یەکەوە لە پەڵکێ پێی دەڵێن خەڵات ملیشکان ئەو بەرەژ گردێکی لێ پێی دەڵێن کوڕەمێرە کانیاوچی کانیاویشی لێیە کوێ دەفەرمووی ئەو ئاواییە کانیاو یا دەوروبەرەکەی لێتی هەمووی لێتی شاخەکانی هەمووکانی لێ نێویان چێ بۆمان باس بکە والله ئەوەکانی هەواری ئەحمەداغا و ئەوەکانی کێسانەیە و ئەوەکانی کورانەیە و ئەوەکانی سێوە و خەڵکەکە لە ئاوەکان کەڵک وەردەگرێت والله هەمووی مەڕماڵ لیاوە دەداوە ئەدی ئێستا ئاوی ئاوایی لە چۆ دابین دەکرێت هەر لە ئاوی و کانیاوانەیە والله ئاوی ئاوایی لێرە دەوڵەت وانەکی کردو دینامی تێگرتۆ لە پشت ماڵان حەمبەراویان بۆ داناوین و استیفادەی لەوی دەکەین چاڵاویان لێ داوە؟ چاڵاویان لێ داوە زاراژی لەو چۆمان دەکرد دەناکانی لێ نەبوو دەوری دێ دەست خۆش بە خاڵە جان سپاس خۆشبی دەست خۆش بێوەش داهی جان نێوتان زێنەب
دا زێنەب گیان بەڵێ دا زێنەب گیان خەڵکێوە ئاوایە بوونا والله مێرگەرۆ مێرگەرۆ لای کوێ والله لەو لای سێلمی دۆڵە شێخانەوانەیە چۆن بوو کە هاتوونێرە والله هاتوومێرە حەلیم خۆشویستووە و خواست تویان و هاتوومە لەبەر خاڵە هەلیاتوو ئەرێ والله دادایە جان باسی ئەو سەردەمان بۆ بکە کە خاڵایلی و خۆشەویستۆ پێشەوەی کە زەماوەندی لەگەڵ بکەن جاوەڵایگە پێشەوە یەکدرین خۆشویستووە و چەند ساڵان والله تقریبان 4 مانگ 5 مانگە چۆن یەکدردیوە یەکدرین دی و دواژ دەستە براکی ڕادەسپاردێک و دوا و ئەمیش بە قسێ دەستە برای ڕازی بووم و خدا نسیبی هینامێرە و ئاانێ هەوڵجار لە کوێ یەکترتان دیت والله هەوڵجار لەو کۆتەری یەکدرین دیوە شایی بوو لە کوێ یەکترتان دیا لەسەر کانی بوون لەسەر کانیان یەکدری دیوە ئەو جێژوانتان بوو ئەوێ جێژوانن بووە دا قەدیم لەگەڵ دەستە خوشکان زۆر دەچوونە سەرکانیە ئەریاوەڵا دەچین لە کانی مێرگەریەکانی دەردەدا و ئەدی دەبەرت دەمنەوە شەڕە ئاون دەکرد و ئەدی دەبەردەمنەوە ڕێک دەکەوتین و دوا دەستن بە داوەتێ دەکرد و هەتا شل دەبووین داوەتن دەکرد و دواش دەڕۆیشتینەوە کاروبارستان هەبوو وڵای کاروبارن دەسترازەندەوەند و سەرشیرکەن دەکرد و ئەدی دەبەرت دەمرمەوە کەژوم دەکردن و گریسم دەکرد و جاچ زوانن حەسی خوڵا دایناوە دەیزان و کردومە ئەو پێکەوە دەتان کرد لەگەڵ دەستە خوشکەکان و یارمەتی یەکتر و دەریاوەڵا دەگەڵ دەستە خوشکان دواش براکەم گەرمی دەدرو دە 12 کچن خڕ دەبووینەوە دەچوین ئەو گەنمەن دەکێشاوە بۆ سەر جێخوونێ ئەگە گەنمەکەن دەکێژا دواش داکوت پیتێک داوەتێ ناکەی بە شەو داوەتن دەکرێت تا شل دەبووین کەس نەیدەکودەوە کوڕە و ئەوە کچە کەسیش تەماحی دەکەس نەدەکرد مەدینەوی بەخوانی خۆی دەناوە نەبوو ئەی ئەلحان منداڵک ناتوانین شتە ماڵە جیرانی وا ئەو دەمیوانە بوو بە خدای 4-5 کچیان ڕەگەڵ ئەمە دەدانی دەجوانی دەچاک هەتا نیوە شەوی دەگەڵ دوو برای دەچحێڵم دا ئەو دەموا هەبوو کچەکانیش قام و گۆرانی بڵەن لەگەڵ پیاوەکان لە کاتی ڕەشبەڵک ئەرێوەڵاویشیان کوتووە ئەم گۆژەتان کوت نەوەڵا جامە بۆ خۆن دەکوت بۆ بۆوان دەکوت باشەلان هەر لەو قامانێکە بۆ خۆتان دەکوت بۆ مەش بڵێن نایە دەمی ئەوارەیە و هەوای سار کردو و بارانێکی ورورد خەریکە دەبارێ یاڕەبی خودای گیان لێت بە زیاد بێ وردە وردە ئاوایی کەوتەر بەجێ دێڵێن بەڵام ژیان لە ئاوایی هەروە بەردەوامە